ئەمڕۆ لە بارەی عێراق و قسەمان کرد لە تۆریەکەمە و باسی ئاڵۆزیە سیاسەکانی عێراقمان کرد باسمان کرد لەوەی کە ئاڵۆزیە سیاسەکان چارەسەرەکەی چییە باسمان لە دەست پێشخەری و کۆمەڵی بابەتی تر کرد ئێمە ئەمڕۆ لەم تەوەری بەرنامەکە باز لە بابەتێکی ترەکەن هەر پەیوەست بە عێراقەوە بەڵام باز لە لایەنە ئابوووریەکەی دەکەین زانین ئەو تەنگەژە و ئەو ململانیە و ئەو چەقبەستوی کە لە عێراقا ڕوویداوە هەر لە دوای بڵێن هەڵبژاردننی مانگی دەی ساڵی ڕابردوو کاریگەری ئابووری چەند کردوتە سەر ئەم وڵاتە هەرچەندە نرخی نەود بەرزە و داهاتێکی باشە لە عێراقا بەڵام ئەبزانین ئەو ململانە سیاسیانە هێشتوێتی ئەو داهاتە سوودی هەبێ بۆ عێراق ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز بەهجەت ئەحمەد کە بەڕێزیان پسپۆری ئابوورین و هەروەها ماستەریان هەیە لە گرێبەستی نەوت و غاز مامۆستا بەخێر بێ زۆر سپاس من سەرەتا پرسیارەکە لەوە دەست پێ دەکەم عێراق یعنی وەزعی و ظروف و دۆخێکی ئاڵۆزی هەیە ئێستا هەرچەنە یعنی عێراق ئێستا لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە پەیوەستە بە داهاتێکی باشی هەیە و احتیاتێکی باشیشی هەیە ینی هەڵی گرتووە لە داهاتەکەی بەڵام ئەمە لە ئەرزی واقعا نابینین هۆکارەکەی ئەوەیە کە ئەم ئاڵۆزیەت کاریگەری لەسەری هەبووە زۆر سپاس بۆم دەرفەتە و بەیانی جەنابتان و بینەرانی کورسان نیوزیش باش طبیعی لە حەوت مانگی ڕابردووە لە عێراقدا تقریبا وا بۆ 9 مانگ لە دوای مانگی دەوە کە ئینتیخاباتی عێراق کراوە هەتاوەکو ئێستا گرژی و ئاڵۆزیەکی زۆر لە عێراقا هاتۆتە پێشەوە ئەویش بەهۆی گۆڕینی سیستەمی هەڵبژاردننی عێراق بوو کە ئەو کاتە پێشتر عێراق لەسەر ئاستی پارێزگاکانە کرابوو بە چەند بازنەیەک و بە شێوەی هەڵبژاردنەکانیش لە عێراقدا نیمچەکراوە بوو بەڵام لە دوای تعدیلکردنی قانونی هەڵبژاردننی عێراق و هێنانە پێشەوەی سیستەمی فەردی و گۆڕینی بازنەکان و زیادکردنی ژماری بازنەکان ئەمە وای کرد کە زۆربەی زۆری هێزە سیاسیەکان لە عێراقدا ئەوانشی کە پێشتر دەنگی زۆریان هەبووە نانتوانی بەخۆیان بگونجن لەگەڵ ئەم سیستەمە تازێدا و وای کردووە کە گۆڕانکاریەک دروست ببێت لە ژمارەی کورسیەکانیان و پێگەی سیاسیان گۆڕانکاری بەسەردا بێت و هەندێک هێزی سیاسی بە دەنگێکی کەمەوە کە توانیوێتی لە سیستەمەکە تێبگات دەنگی زیاتری کۆکردێتەوە ئەندام پەرلەمانی زیاتری هەیە و هەندێکی تریشان کە دەنگی زیاتری هەیە بەڵام نەیتوانیوە بەڕاستی تەعامل کات ئەمە وای کردووە کە کێشەیەکی سیاسی ئاڵۆزی زۆر گەورە لە عێراقدا دروست بوو و ئەم کێشە سیاسیە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزتر چووە ینی هەنگاوەکانیان بەردەوام بەرەو ئاڵۆزتر و بەرەو خراپتر ڕۆشتووە کە ئەمەش کاریگەریەکی زۆر گەوری کردوتە سەر دۆخی ئابووری عێراق و کاریگەری کردوتە سەر هەموو سێکتەر جیاوازەکان لە عێراقدا بە پرۆژەکانەوە بە خەدەماتەوە بە هەموو ئەو سێکتەرانی ژیانی ڕۆژانە کە پێویستی پێێتی و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هەتاوەکو ئێستا حیزبە سیاسەکان لە عێراقدا نەتوانن بگەنە ئەو ئەنجامەی بگەنە ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتێکی تەوافقی یاخود حکوومەتێکی زۆرینە پێک بێنن و ئەم پێکنهێنانی حکوومەتە طبیعی چەند کاریگەریەک و لێکەوتەیەکی زۆر خراپی هەیە یەکیشان لەو لێکەوتانە لێکەوتی ئابووریە و دووهەمیشیان بەڕاستی ئەمنیە و ئێمە دەبینین لە ساڵی 2022 تاوەکو ئێستامە گەشتوونەتە مانگی 8 2022 عێراق هەتاوەکو ئەم دەقەیە یاسای بودجەی 2022 نییە تەنانەت پرۆژەکەشی نییە ینی پرۆژەکەشی نیە چونکە ئەم حکوومەتی ئێستا کە هەیە حکوومەتی کاربەڕێکەرە ئەم حکوومەتە کاربەڕێکەرە مافی ئەوەی نییە کە بتوانێت پرۆژەی بودجە ئامادەکە و بیداتە پەرلەمان ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئەبینین کە ئێستا حکوومەتی عێراق تووشی قەیرانێکی گەورەی ئەمنی و ئاسایشی بۆتەوە ئەو بابەتی کە مامۆستا ئەو بابەتی کە پەیوەستە بە بودجەوە ئەو یاسای ئەو پرۆژەی کە نێرایە پەرلەمان و دەنگی لەسەردرا بە پرۆژەی پاڵپشتی ئاسایشی ئابووری عێراق هەژمارەکرای خود ئەو ناوەی لێنرا هەرچەندە هەندێک کەس وا باسەکەنەمە جۆرێکە لە ئەلتەرناتیڤی بودجە لە جیاتی بودجە ئەم ئیشەکراوە ئەمە ئەتوانێت ئەو دۆخە ئابووریە
لە عێراقا سەقامگیر بکە کە ئێستا ئالۆزە یعنی دۆخێکی ئالۆزی ئابوووریە بەهۆی دۆخە سیاسێکەوە بە دڵنیاییەوە نەخێر ناتوانێت بیکات چونکە یاسای بودجە ینی سیستەمە ڕێک و تەواوەکەیە کە ئەتوانێت بودجەی وڵات بەرە بەڕێەوە کە حکوومەت دەستکراوە کات بۆی کە پرۆژەکان بکات ئەم پرۆژە یاسایی کە چوە ناو پەرلەمانەوە دەنگی لەسەر درا بەڕێکرا ئەمە تەنها بۆ حاڵەتێکی ینی چۆنەڵێت تەواری بوو هەند ناکاوی بوو دروستیان کرد و ئەمەش بەڕاستی بەڕێی من سەرکەوتو نەبوو هەتاوەکو ئێستا لەبەرەوەی کە حکوومەتی عێراق وەکو باسم کرد تووشی دۆخێکی ئەمنی زۆر خراپ بووە ینی تەنانەت ناتوانێت کە پارێزگاری لە موسساتەکانی خۆی بکاتەوە تا دەبینین پەرلەمان بەو شێوەیە بۆ دەردەبراوە کێسا دەبینین کە بەڕاستی بەداخەوە لە عێراقا بەو شێوەی لێبێت و حکوومەت ناتوانێت هیچ سێکتەرێکی ئابووری ناتوانێت پرۆژەکان بخاتەوە کار ناتوانێت خەدەمات پێشکەشکات ئەوەی کە هەیە حکوومەتی عێراقی کە بتوانێت کە خۆشببختانە ئەوش بەهۆی چێەوەی بەهۆی ئەوەیە کە نرخی نەوت بەرزە ئەتوانێت کە موچە و کۆمەڵێک پێداویستی ضروری دابین کات کە بەپێی قانونی ئیدارەی دەوڵەت کە لەسەر 12 بودجەی ساڵی ڕابردوو بەکارهێنێت ئەم سێکتەرانەی پێ با بەڕێەوە ئەگەر ببووە نرخی نەوتیش وەکو پێشووتر هەرزان بووە یاخود نزم بووە لە ئاستێکی نزمە بووە بە دڵنیای وێستا حکوومەتی عێراقی تووشی قەیرانی زۆر گەورەترە بوو کە هاوشێوەی لوبنان و وڵاتەکانی تریشکە دەبینینەوە تا نزیکترین وڵات لە ئێمە و لوبنانە کە بەهۆی قەیرانی سیاسی لە بینی حیزبە سیاسەکانە و دروست گەورەی ئابووریان بۆ دروست قەیرانی زۆر گەوری ئابووری بۆ دروست بووانی وای لاتەوە کە ژیان لەو وڵاتە بۆ بە ئەستەم یعنی وڵات ژیانێکی زۆر ئەستەمە ژیانێکی زۆر قورسە و لە عێراقشە بەڕاستی سەرەتاکانی دەرکەوتووە ئێستا کە سەیری راپۆرتی WFP کەین کە باسی عێراقی کات ئەڵێ 2,400,000 هاوڵاتی عێراقی ینی خواردنی پێویستی ڕۆژانیان دەست ناکەوێت لەم کاتە و ئەمە بەڕاستی ئاماژەیەکی زۆر زۆر خەتەرە لە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراقا کە ئەو سەروەتە گەورە نەوتیە غازی هەیە وڵات دەبینین کە 2,400,000 هاوڵاتی عێراق خواردنی پێویستی ڕۆژانیان دەست نەکە بەڕاستی سەرەتاکی ترسناکە مامۆستا ئێمە ماگانە دەبینین یاخ ڕۆژانە دەبینین کە وەکو خۆت باست کرد لە بڵێن جیهانا چونکە نرخی نەوت بەرزە عێراق داهاتێکی باشی دەسەکەوێت نازانم احتیاتێکی بڵێن یەدەگی پارەی لە چەند نزیک بۆتەوە پێما بێت لە 80 ملیار تقریباً دووری 79 ملیارە لە 80 ملیارێک نزیک بۆتەوە ینی کەم نییە ئەمە ینی وڵات هەیە زۆر لەوە کەمتریشی هەیە ڕوبی ئەوەشی نییە بەڵام لەگەڵەوەی توانیوێتی بڵێن پێگە ئابوووریەکەی خۆی زۆر باشترکە لە عێراق خزمەت گوزاریەکان زۆر باشتر پێشکەشکە کەچی بەو هەموو بودجەیەوە کە ماگانەشێتی عێراق بینین هەر پاشەکشەیەکە لە خزمەت گوزاری هەر پاشەکشەیەکە لەوەی کە کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری جێبەجێ بکە ئەوە کارەبا دوێنێ شەو لە هەموو عێراق بڕا ئێستش کەس نازانێت چێ هۆکارەکەی ڕاست خۆی کاک ڕەنج ئەوە پێیوەستە بۆ گەندەڵێک گەورە و منەظەمەی کە لە ناو وەزارەتەکانی حکوومەتی عێراقایە چونکە ئەم وەزارەتانە ئێمە بە سەراحەت بەڕاستی بۆی قسەی لەسەر بکەین ئەم وەزارەتانە هەمووی محاسەسەی حیزبیە هەر حیزبە وەزارەتێکی بەدەستەوەی شوێنێکی بەدەستەوەیە ئیتر داهاتی ئەم وەزارەتە بۆ ئەم حیزبەیە بۆ ئەم لایەنەیە و لە عێراقی شابینین کە چەندین میلیشیا هەیە میلیشیاکان هەیە ئەم میلیشیانە پێویستیان بە پارەیە پێویستیان بە بودجێ تاوەکو بڕۆن بڕێەوە حیزبەکان ناچارن لە بودجەی گشتی بەڕاستی گەندەڵی تا بکرێت ببرێت تاوەکو بتوانن نەفقات و پێداویستی ئەم میلیشیانی خۆی پێجەبەجەکەن ئێستا بۆیە ئەو داهاتە زەبەلاحی نەوت کە لە عێراقا هەیە بەڕاستی ناتوانێت خزمەت گوزاری بکە ئەجینە ئەو داهاتی کە ئێستا نەوتی عێراقێتی کە دەبینین بە بەردەوامی مانگانە 10 ملیار دلار 11 ملیار دلار داهاتی بوو کە لە ساڵانی ڕابردووە شتیوان نەبوو کە عێراق ئەو داهاتە گەورەی هەبێت ئەم بابەتە لەبەر ئەوەی کە لە سێکتەرەکانە لە سێکتەرەکانی عێراقا لە سەرجەم وەزارەتەکانە گەندەڵی زۆر منەظەم هەیە ئەم گەندەڵی زۆر منەظەمە بۆتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت ئەو پار و داهاتی کە لە هێتە ناو عێراقەوە بە شێوەیەکی ڕێکوپێک دابش بکرێت بە شێوەیەکی ڕێکوپێک بەکار بهێنرێت خزمەتی هاوڵاتی پێ بکرێت ئەوە تا دەبینین هەتاوەکو لە ناو بەغدا خۆیە کە بەغدا پایتەختە و مەفروزە جوانترین شاری عێراق بێت دەبینین کە هیچ خەدەماتێکی تیادانێت دەبینەوە و جەنابەت باست کرد لە هەواڵەکەشدا هاتووە بابەتی کارەبا بابەتی
خزمەت گوزاری پاکردنەوە هەموو سێکتەرەکانی لە عێراق بینی کە تووشی شەلەر بوو ئەمیش نەتیجەی ئەو گەندەڵی منەظەمەیە کە لە ناو سەرجەم وەزارەتەکانی عێراق بەبێ جیاوازی هەیە. مامۆستا ئەو شتێک کە عێراق شانازی پێوەکای خودت بۆتە داهاتێک بووی کە نەوتە ئێستا ئەگەر ئەم ئاڵۆزیانە بەردەوام بێ ئەگەر بەم شێوازە ململانەکان سەختتر ببنەوە و قوڵتر ببنەوە ئەوانی کە وەبەرهێنانەکەن لە بواری نەوتا لە عێراق مەترسی لەسەر کارکردنیان دروست نابێ بە دڵنیایی دروست دەبێت چونکە ئەو کۆمپانیا ئەجنەبیانە هیچ مستعید نین کە مجازفە بە ژیانی کارمەندەکانی خۆیانەوە بکەن چونکە هەر کارمەندێکی ئەوان کە دێتە عێراقەوە بە سەدان هزار دلار بیمەیان بۆ کردوون ینی مستعید نین کە دانیشن ئەو هەموو زەرەر و زیانە بدەن لە خۆیان لە پێناوی ئەوەی کە لە عێراقا بەردەوام بن و بە دڵنیاییەوە کە ئێستا عێراق پلانی هەیە کە لە تاوەکو ساڵی 2027 ئاستی وەبەرهێنانی خۆی لە نەودا بگەێنێتە 8 ملیۆن بەرمیل لە ڕۆژەکە بەڕاستی ئەمە کێشەی بۆ دروستە بێت و لە ئێستاشا عێراقە خۆی سەرو 4 ملیۆن تقریبا 4 ملیۆن و نیو ڕۆژانە ئێستا بەرهەمی نەوتی هەیە ئەمەش دابەزێتە خوارەوە بەڵام کاریگەریەکانی وەکو باسی بکرد ینی کاریگەری ئەمنیەکان وا خەریکە دەست پێ دەکات ئێستا لە بەغداوە دەستی پێ کردو ئەگەر بێت و پەل بەهاوێژە بۆ شارەکانی باشووری عێراق و بۆ ئەو ناوچانەی تر بەڕاستی کێشەی ئەمنی دروستە بێت و واکات کە پرۆسەی وەبەرهێنانی کۆمپانیا ئەجنەبیەکان لە عێراقا بە شێوەیەکی وردە بە تەدریجی دابەزێت و ئەمەش کاریگەری زۆر نێگەتیڤ بێت لەسەر ئاستی و بەرهێنانی نەوت لە عێراقا و بە تایبەتی تریش غاز چونکە ئێستا لە عێراقا دەبینین لە کێڵگەی مەنسوورە و لە کۆمەڵی کێڵگەی تر عێراق گرێبەستی کردووە لەگەڵ ژمارەیەک لە کۆمپانیا سینەکان و کۆمپانیەکانی تر خەریکە دەیەوێت ئاستی وەبەرهێنانی غازی بەرز کاتەوە بەڕاستی ئەمانە کێشەی زۆر گەورەی بۆ دروست دەکات ئەگەر بێت و ئەم وەکو عەرەبە لە فەلەتانە ئەمنی کە ئێستا لە ناو بەغدادا دروست بووە پەل بەهاوێ بۆ شارەکانی تر و بڵاو بێتەوە بەڕاستی کێشەی گەورە دروستەکە ئەم بابەتە ئەگەر درێژە بکێشێت لە پەکخستنی دامەزراوەکان لە پەکخستنی پەرلەمان لە ئەوانەی کە ڕۆژانە خزمەت گوزاری بە عێراق دروستەکەن یاخود خزمەت گوزاری بە هاوڵاتیانی عێراقی پێشکەشەکەن ئەگەر ئەمان بەردەوام بێ عێراق بەرەو داڕوخانی ئابووریەتێ بە دڵنیایی بڵێ چونکە عێراق ئەوەی کە شانازی پێوەکات و ئەوەی کە سەرچاوی داهاتی بێت تەنها نەوت ئێمە لە بودجی ساڵی 2021 عێراقا بینیمان لە 1970 کوی داهاتی عێراق لە نەوتەوە هاتووە ئەم لە 1970 ئەگەر بێت و وەبەرهێنان لە سێکتەری نەوتی عێراقا بەرەو لاوازی بڕات بەرەو کێشەی هونەری و ئەمنی بۆ دروست ببێت وردە دادەبەزێت کە دابەزی بە دڵنیایی تەسیرەکات کاریگەری زۆر گەورەی دەبێت لەسەر داهاتی عێراق و ئەوەشمان بیر نەچێت لە عێراقا یەکێک لە هەرە کێشە گەورەکانی ئەوەیە کە ژمارەیەکی ئەجگار زۆر موچەخۆری هەیە موچەخۆرەکەی تقریبا نزیکەی 4 ملیۆن و نیو کەس بەس موچەی کۆمەڵایەتی وەرەگرن ئەمانە یعنی قورسایەکی زۆر گەورەیە لەسەر بودجەی گشتی لە عێراقا کە هەیە ئەگەر بێت و بچووکترین کێشەی ئەمنی بۆ سێکتەری نەوت لە عێراقا دروست ببێت بە دڵنیاییەوە داڕمانی زۆر گەورە دروستە بێت و عێراقیش بەڕاستی باسیکەم ناتوانێت بە گومرگ و بە داهاتی ناوخۆ بە کۆمەڵێک ڕسوماتی تر بتوانێت تاویزی ئەو زەرەر و زیانە بکات. دەست خۆش مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێز باجەد ئەحمەد کە بەڕێزیان سپۆری ئابوورین لە هەمان کاتە خاوەنی ماستەرن لە بواری نەوت و گازا بەخێر بێ سەرچاومان دومان کرد. زۆر سپاس.